بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. آخر صفتي أو كسانيك براون صفتي نوێژە هەروەکو چۆن یەکەم صفتیان هەر صفتی نوێژ بوو. خی گەورە فەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون، ئەوانەی کە لە نوێژەکانیانە دڵکەچن. لە ئەخیریشە ئەفەرمێت والذين هم على صلواتهم يحافظون، ئەو کەسانەی کە پارێزگاری لە نوێژەکانیانەکەن. کەواتە نوێژیش پارێزگاری ئەوێت، حیمایی ئەوێت، پاراستنی ئەوێت. بەڵێ کەواتە ئەمڕۆ ئەچینە خزمەتی نوێژ پارێز. بابزانی نوێژ پارێزی چییە؟ چۆن ئینسان ئەکرێ نوێژەکەی پارێزرا و بێ بیهێڵێتەوە؟ خۆشەویستان، نوێژ بۆیە یەکەم جار لە سوورەتەکەیە بەخشوع دەست پێ ئەکات، چونکە یەکەم شت کە لە ناو ئومەتا هەڵەگیرێ خشوع نامێنێ. ئەو ترس و لەرزەیە کە لە کاتی نوێژ و ڕوبەڕووبوونەوەی پەروەردگارە. ئاخر شت نوێژ نامێنێ، پەنا ئەگرم بەخوا. بۆیە ئاخر شت باس کراوە، گرنگی بابەتەکەش لەوەیە صفاتی ئینسانی موسڵمانی ئەهلی فیردەوس لە بینی دوو کەوانەیە هەردووکی بە نوێژ دەست پێ ئەکا، بە نوێژ کۆتایی دێ. ئاخر صفەتە باسیەکەی. بۆیە ئەبێت زۆر بە وریایی بڕوانی، چکە دووبارە هاتینەوە سەرباسی نوێژ، بەڵام ڕوویەکی تر، جانیبێکی تری نوێژ ئەخوێنینەوە ئەم جارە. زۆر جار ئێمە بینین لە ژیانی خۆمانە کابرا لە بەیانەوە هەتا وەکو عەسر مەشغوڵە، دوای خەریکە خۆر ئاوە ئەرێ کورە بە قورئان خواگام لێ نەبوو، نوێژی عەسر بووە، کورە خەریکە خۆر ئاوا بێ. کابرا شپرزە ئەبێ نوێژەکەی چوار ڕکات ئەیا بە ئەرزا و ئاگای لێ هیچی نییە، نە ڕکوع نە سجوودی تیا تەواوەکە. لەکوێ بوویت؟ مەشغوڵی چی بوویت؟ سەرخاڵی چی بووی؟ لە نوێژ گرنگتر بێ. لای چێ بووی لە خوا گەورەتر بێ؟ بۆیە ئەم کەسە ئەبینیت وا مەشغوڵە بێت، بۆیە خوای گەورە فەرمێ حافظوا على الصلوات، حافظوا على الصلاة، پارێزگاری لە نوێژەکانتان بکەن. اینجا فەرمێ والصلاة الوسطى وقوموا لله قانتين، پارێزگاری لە نوێژی بەیانی بکەن لەگەڵ نوێژی عەسرە. بۆ چکە نوێژی بەیانی ئینسان لە شیرینی خەوایە. بۆیە ئەوترێ الصلاة خير من الچی؟ من النوم. ئەم قسەیە بۆ نیوەڕۆژ هەر ڕاستە، چکە زۆرمانە بینی هەتا نیوەڕۆژ ماشەڵڵا ڕخەوتووە خەبەری نەبووەتەوە. لەبەرەوە جایزە لە نوێژەکانی نیوەڕۆژە لە بانگەکانە بڵێن الصلاة خير من النوم. نوێژەکانی تر بۆچی ئاگامان لێیەتی؟ لەبەرەوەی کە خواردنی لەگەڵایە. سەر نوێژی نیوەڕۆ خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا. فەرمێ خۆتان جوان کەن و قۆزکەن بۆ هەموو نوێژەکە ئەچن بۆ مقابلە و بۆ ڕوبەڕووبوونەوەی پەروەردگار، و بخۆن و بخۆنەوە. بۆیە کورد ئەمەی زۆر جوان جێبەجێ کردووە، دوای نوێژی نیوەڕۆ نانی نیوەڕۆ ئەخوا، دوای نوێژی مەغریب نانی ئێوارە ئاخوا. بینیتانە ئەمە لاو هیچ قەومێکان نییە. حتا عەرەبیش ژەمەکانیان لەگەڵ نوێژەکانیانیان ڕێ نەخستووە وەکو پابەندبوونێ بە قورئانەوە. لە فنلەندا بووم، خوایە بە ڕۆژوو بم، بە ڕۆژوو نەبم، کە سەیرەکەم خەڵکێک کۆ بۆتەوە و نانیان هێنا و خوایە نە نیوەڕۆیە نە مەغریبە نە عەسرە، یعنی هیچ کاتێک نەبوو. ئێناقیشیان نییە کاکە سەعات 10 شەو بانگی مەغریبە فەرمێ، یەکەی نانەخۆیت. سەعات 2 دیسانەوە ڕۆژە هەڵەسیتەوە بۆ نوێژی بەیانی. بەڵام ئەم سیستەمە لەگەڵ خۆمانە زۆر جوان هاتوۆتەوە. بۆیە ئیسلام تەرکیز لەسەر نوێژەکانە کاتەوە، ئەفەرمێ نوێژەکانتان حەقی خۆیانی پێبن، بیپارێزن، با نەفەوتێ. ئەمە چۆن پارێزگاری لێ ئەکرێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایکە عایشە بۆمانە جێڕێتەوە، فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم في حاجة أهله، پێغەمبەر لە ماڵەوە ئیشی بۆ کردین، کاری بۆ کردین، گسکی بۆ ئەیاین، شتی بۆ ئەدورینەوە، خزمەتێک کردین، یاری لەگەڵا کردین، سوحبەتی لەگەڵا کردین. إذا أقيمت الصلاة كأيو الله أكبر الله أكبر كأنه لا يعرفنا ولا نعرفه. أي بيغمبري خواه
ئەی پێغەمبەری خوا پیا ئەو هەر نەمان بینیوە نە ئەی ناسی نە ئەمان ناسێ ئەو بە پیاوێکی تر سبحان الله بەمجرد بەوەی کە پێغەمبەری خوا کاتی نوێژ حازرە بوو ئیتر هیچ شتێکی لەگەڵ کەسا ناوت ئەیوو ئەمە کاتی نوێژە ئەمە کاتی عیبادەتە بۆیە هەر یەک لە ئێمە کە جەدوەلی ژیانی خۆی دائەنێ ئەبێ وا بخوێنێتەوە کاتی خواردنی داناوە کاتی خەوی داناوە کاتی سەعی داناوە کاتی کاسبی داناوە ئەبێت لە شوێنێکی گەورەیە کاتی نوێژ دابنێ بزانێ ئەم نوێژە پێویستی بە پارێزگاری لەسەر کاتەکانی هەیە نەوەڵا وەڵا خۆش تا زۆری ماوە بۆ نوێژ نەخێر عەدی کوڕی حاتەمە فەرمێت هیچ کاتێک ئیمام هیچ کاتێک بانگ بێژ بانگی نەفەرمووە ئیلا پێش ئەو من دەست نوێژەکەم حازر بووە حازر بووم پێش ئەوەی کە ئەو بانگ بڵێ من دەست نوێژم هەبووە واتە بانگ خستن بانگدان بۆ پیاوێکی وەکو ئێمەیە کە بیری خاتەوە بڵێ زان کاتی نوێژە دایمە ئینسانە بێت مۆبایڵەکەی لەسەر ئەوە تەوقیت کا پێش ئەوەی کە بانگ بفەرمێ ئەم مۆبایڵەکەی لێ با بڵێ هەستە دەست نوێژەکە بگرە هەستە کاتێکت هەیە بۆ خوای سەرفکە بۆیە ئینسانی موسڵمان ئەبێت کاتەکانی نوێژی لە کاتەکانی دەوامی بە گرنگتر سیرکە بە دەقە و بە سەعات بۆ یەکێک لەو شتانەی کە خوای گەورە عەهدی داوە لەگەڵ نوێژ خوێنانە لەگەڵ موسڵمانانە ئەها فەرمێ چی ئەفەرمێت یەکەم شتێک کە خوای گەورە لە قیامەتا محاسەبەی عەبدی لەسەرەکە نوێژەکانێتی وەرە یەکەم جار قاچە نەجوڵە لە ڕۆژی قیامەتە بڵێ بۆستە ئەدی مەلەفی نوێژی بۆ دەرکەن مەلەفی نوێژی بۆ هێنە پێشەوە نوێژەکانی چۆن کردووە ئەفەرمێ هەر کەسێک خوای گەورە دیقەت بن دیقەتی ئەم هەڕەشە و مژدەیە بن پێکەوە ئەفەرمێ هەر کەسێک نوێژەکانی حەقی خۆی پێدا بە دەست نوێژی بە کاتەکانی بە ڕکوع و سجودەکانی چەند شت ئادەی چوار چی بچی دەست نوێژەکەی خاوێنەکەی دووەم کاتەکەی لە کاتی خۆیە سێەم ڕکوع و سجودەکەی لە کاتی خۆیان کرد ئەفەرمێ فإن له عندي عهدا أن أدخله الجنة ئەفەرمێ ئەوە پەیمانێکی لەگەڵ منا هەیە بیخەمە باشتەوە الله باسی خشوعیتیانیاگاتان لێی بێ ئەمە باسی ئیدارەدان و بەڕێکردن و پارێزگاری لە نوێژە فەرمێ هەر کەسێ پارێزگاری لەسەر ئەم چوارەی کرد ئەوی خەمە باشتەوە ومن أصدق من الله قيلا ومن أحسن من الله حديثا چێ لە خوای گەورە ڕازگۆترە فەرمێ وعدم داوەتی خەمە باشتەوە هەر کەسێکیش پارێزگاری لێ نەکرد فەرمێ لا عهد له عندي هیچ پەیمانێکی لەگەڵ منان نییە ویستم لێی خۆشە بم ویستمی خەمەچانی بۆ پەناگرم بەخوا بچیتە بەردەستی خوای گەورە بڵێ خوای گەورە خۆنە و فەرمووە ئەو چوارە بەڵێ دە ئەو چوارەم جێبەجێ کردووە دڵنیا با فەرمێ فەرموو بۆ باش بەڵام ئەگەر ئەمە نەبێ ئەڵێ هیچ وعدێکم پێدایی نە کەس بۆی باز کردی ئەگەر پارێزگاری کەواتە ئەبێ نوێژەکانت خۆشەویستەکەم یەکێ لەو شتە گەورانە ئەوەیەکە کە بانگی فەرموو لەگەڵ بانگە حازر بیت کەوتی الله ئەکبەر قسە ئەکەی بۆستە تیجارەتەکەیت بۆستە بڵێ بانگەکە بڵێرەوە لەناو کۆڵانەکانە ئەسوڕەیت بۆستە مکەبەرەکە و کسکە چکە ئێستا بانگی مکەبەرەکە زاڵترە ئەبێ بۆستیت فەرمێ پێش ئێمە ابن عباس ابن مسعود ابن عمر کە ئەیژێڕنەوە فەرموون کە بانگیانەدا بازار هەمووی خامۆشە بوو فەرمێ کابرا ئاسنەکەی ئاوا چەکوشەکەی ئاوا هەڵگرتە بوو ئاسنگەر بوو پیکەکەی بۆشێنێ جا ئەم ئاسنەکە ئەتەوێ ئاسنی پێ بووکتیت زۆر قورسە لێ ئاسنەکەی ئاوا هەڵەگرت پیکەکەی هەڵەوەشان ئاوای نەکرد ئەیوو الله ئەکبەر بەرێدا چەکوشەکەی لە پشتەوە ئەکەوت نێیەوەشان چکە بۆ ئەیوو الله ئەکبەر وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها هەر کاتێک بانگێ بدرێ تیجارەتێ بکرێ ئۆفەرێ بدرێ هەمووی مەشغوڵە بێ پێوی وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين خوای گەورە باشترین ڕۆزی دەرە لێتان تێک نەچێ وابزان ڕۆزیەکە و لەم چەکوژەیایە لەم نووسینەیە لەم پۆستەیە لەم ئیعلامەیە لەم نەفەرەیە کە بیگەێنی بڵێ بوەستین پێکەوە نوێژەکەمان بە جەماعەت کەین و دوایی بدگێنم لە خزمەتام نەچیت
ئیشەکە و بفەوتێنی بۆ چکە خوای گەورە ئەمانە بە پیاو ناوە بایە فەرمێ ڕیجال لا تلهیهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة پیاوانێکەی هیچ شتێ مەشغوڵیان ناکە نە مقاولات نە نەخۆش نە مەشغەڵەت نە ئیشی ماڵ نە نەخۆشی نە تیجارەت نە کڕین و فرۆشتن هەمووی خامۆشە بێ لە کاتێکا باسی نوێژەکرێ ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة كنوێژ بوو هەمووتان بوەستن بڵێ کاتی نوێژە با نوێژەکانمان بکەین شوێنی نوێژی لێ نییە ئادەی جەماعەتی ئەهلی بازار ئادەی بە هەموومان خێرەتی ئەومان نییە لە شوێنێکا مزگەوتێ بۆ خۆمان بکەین نوێژی تیا بکەین با مزگەوتەکەش دوور بێ مەفروزە لە هەر شوێنێکا ماڵتان هەبوو لە هەر شوێنێکا تیجارەتتان هەبوو ماڵی خوا نزیکتان بێ بۆ ئەوەی کە بەرەکەت لە ئیشەکەتان نەبێ من پێم سەیرە کابرایەک دائەنیشێ ئەچێتە سیتیەکەوە ئەرێنی تایە مەلەوانگی تایە ها مەلەوانگی تایە شوێن یاری مناڵانی تایە ئەی خوێندنی هینی تایە نموزەجی تایە ئەی هەرۆڵاتیایەتی ئەی سکوریتی تایە بڵێ ئەی ئاو کارەبا و غاز و هەموو شتێکینە بەس پرسیاری مزگەوت ناکە خۆشەویستانم ئەم پەیامە ئەدەم بەجوو ئێوە ئەوانەی کە خەریکی ئەم مقاولاتش تکام وایە پێش هەموو شتێ دیعاە لە سیتیەکانتانە بۆ مزگەوت بکەن بڵێ جوانترین و باشترین و گەورەترین مزگەوتمان هەیە لەگەڵ فڵان ئیماما بەڕێوە ئەچێ ئەگەر نا ئێوە پولێکی قەڵبی پێنەیەن کۆمەڵە سیتی کراوەتەوە مزگەوتی تیان نییە چی ئەکەی لەو سیتیەیە وەرە دەرەوە مبەی کڕە بابێ بە سفر اینجا ناچار بن ئەوانەی کە خەریکی ئەم تیجارەتن ناچار بن پێش هەموو شتێ بە مزگەوت دیعاە بۆ خۆیان بکەن بە مزگەوت خەڵک بکردنەوە لە هەر شوێنێکە مزگەوتی تیانە بوو بە پولێک سەیریکە ماڵە کڕیت شوێنە کڕیت بڵێ مزگەوتەکە لێ کوێی شوێنەکەیایە بەداخەوە ئەوانەی کە ئەمڕۆ لە شارەوانی و لە دەسەڵات ئیشەکەن بەداخەوە حسابی هەموو سەوزایی و پرد و جادە و خستەخانە و مەکتەب و هەموو شتێکە بەڵام بینیت ئەبێ خەڵک بچێ مزگەوت بە زۆر بکاتەوە بەس مزگەوتی تیانە واللهی ئەڵێم خوایە ئەوانەی کە بیری مزگەوتەکەی تویان نییە خوای گەورە تۆش لە قیامەتە لە بیریان کەیت و ئەوانە بەشیان لە بەهەشت بێ بەشکەیت جاری وایە کیلۆمەترێکە ڕووی بە سەیارە لەم بینا تازە و لەم شوێنە تازانەیە شوێنێکی دەست ناکەوێت مزگەوتێکی تیا بێت سێری شوێنە کۆنەکانی خۆمان کە بزانە چوار هەنگاوەنەی مزگەوتێکە یعنی بانگی مزگەوتەکانە چن بە یەکە بەڵام بیری ئەوەیان نییە جارێکیان مامۆسایە بۆی ژەرامەوە وتی لە شوێنێکا مزگەوتێکمان کرد لە شوێنێکە بەحساب ئەم شوێنە تازان و مسەقەفانە وتی کە مزگەوتەکە ئەکرا وتی پیاوێک هاو کۆمەڵێک پڕی لەگەڵا بوو وتی نابێ و مزگەوتە بکرێتەوە وتمان بۆ تۆڵایەوە بانگی بەیانیێنی نوێخەوەکەمان لێ تێکێن تم واللهی بێ بکرێتەوە وتی آخر نایاڵین مەزمەتەی لێ یەکەین و واکەین وتم ئەمە شوێنی مزگەوتە و ئەیکەین و غەصبەن عەلەیکم تی وەڵام مزگەوتمان کردەوە ئیفتاحمان کرد وتی پاش ماوەیە کابرا وەفاتی کرد چینجا کوڕەکانیان بە گریان و بە فەیغان و یان بەسەر شانە بۆ مزگەوت قەسەم بەخوا نەیهێنە شوڕەوە قەسەم بەخوا نوێژی لەسەر ناکەی لە مزگەوتەیە قەسەم بەخوا ناشۆرێ لە مزگەوتەیە پێم سەیرە کابرایە سەری بە فەرزی خۆیانەیەوە مامۆستایە دوایە کەوێت تەڵقینیە تەڵقینی چی مامۆستا ئەو لەسەر قەبرانەکەشی بە گۆرانی بەڕێیەکەن تەڵقینی چی شەرم ناکەیت عیب ناکەیت ئەوەی ئەهلی نوێژ و ئەهلی مزگەوت نەبوو با ئەهلتان نەبێ نزیکتان نەبێ ئەوەی ماڵی خوای نەناسی با ماڵتان نەناسێ ئەمە ماڵی خوایە چەند گەورەیە چەند عەزیمە چەند خۆشە کێ لێرە خۆی بە میوانە زانێ ئەدی با بزان کێ لێرە هەستەکە میوان و ماڵی خۆی هەمووی بە ماڵی خۆی زانێ دەجاریت 5 جار لە ڕۆژێکا خۆی پیاکە حەز ناکە بڵێ کاکە حەیام چۆمە خۆم هاتم و چوم هەر ڕۆژێ نا کەسەت بەخێریبی ناکە لە مزگەوتە بۆ چکە ماڵی خالقەکەیەتی ماڵی پەروەردگارەکەیەتی دی قڕ بەسەر ئەو شوێنەی کە ماڵی خوای تیانە بێ ماڵی پەروەردگاری تیانە بێ تۆ کە شتێکە لێ قەومێ ئەچی بۆ چی بۆ ماڵی کەسێک ئەڵی کاکە خۆم خستە ماڵەکەتەوە ئێسێ ماتوین بەم شەوە ئیشمان چییە کارمان چییە هەمومان چاومان خەوی لێ تۆراوە ماڵی خۆمان بەجێ هێشتواتوێنتە ماڵی خوا ئەگەر بەهاتی تایە بۆ واستەیەک بۆ خوێنێک بۆ تەکلیفێ بۆ ماڵی من قەسەم بەخوا بۆ مەکردیت ئەی تۆ زانی بۆ ماڵی چێ هاتوویت ئەزانی سەرە کردۆ بە ماڵی چێیە بۆ هێبا هەر یەکەمان وا سەیری ماڵەکانی خوا بکە وا سەیری نوێژەکان بکە ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت
جارێکیان لە نوێژ دواکەوت، نوێژی بەیانی بوو، معازی کوڕی جەبەل ژێڕێتەوە. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم درەنگ هاو بۆ نوێژ، هەمومان چاوەڕێمانە کرد ئاوا نوێژی بەیانی. فەرمێ حتا خەریب و خۆر هەڵە هاو شپرزە بووین، پێغەمبەری خوا دیار نییە. ئەڵێ لەپڕ پێغەمبەری خوا دەرکەوت، کە دەرکەوت یەکسەر قامەت کرا بۆی فریای نوێژکەوی. پێغەمبەری خوا نوێژەکەی کورت کردەوە، نوێژێکی پەلەی کرد و بۆ ئەوەی کە خۆر هەڵنەیە بەسەرمانە، بۆ ئەوەی کە فێریشمان کە هەتا ئەم کاتە نوێژ ئەمێنەیە. ئەها سەعاتەکانمانە خەینە سەر کاتی دەوام، نەخەینە سەر کاتی نوێژ بۆ نوێژی بەیانی. دەڵێ کورە نوێژ ئەمێنێ، مناڵەکە کە هەستا بۆ نوێژی بەیانی با نوێژەکەی کا. ئەفەرمێ اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نوێژەکەی کرد و سەلامی دایەوە، فەرمی لە شوێنی خۆتان کەس نەجوڵە، ڕەحمەتی خواتان لێبێ. فەرمی اینجا ئاوا ئاوری تێکردین. فەرمی ئەم شەو دەست نوێژێکم گرت، چەند خواویستی ئەونا نوێژم کرد، دوای خەو گرتمی، خەوتم بەسەر نوێژەکە، دوای سەلامانەوە خەوتم. کە خەوتم چێ بێتە خەوی باش؟ فەرمێ خوای گەورە هاتە خەوم لە جوانترین سوورەیە، الله في أحسن صورتي. فموت يا محمد أتدري فيما يختصم الملك الأعلى؟ أزاني ملائكة كاني دستي بالا لسرشي مشتو مريانا به؟ من يشتم؟ لا أدري يا رب. يا محمد أتدري فيما يختصم الملأ الأعلى؟ أزاني مشتو مري ملائكة زم ملأ الأعلى شيء، ملأ الأعلى أو ملائكة أنك خواي قورة برسي بيكردن لدروس كردني إيمايا واتا هر دستي بالاي ملائكة كان لو شوينيه أو دستي بالاو شويني قرارة، شويني قرارة قاي پروردگار أو بيت ملأ الأعلى، ملأ في هر أموماني عن لبردسايا استاكنا. إنجا فرموي ئەزانی لە پێناوی لەسەر چی مناقەشاکەن. الله چەند خۆشەویستەیەکە هەبێ لەو مەلای ئەعلایە، چەند خۆشەویستەیەکە لەو مەلای ئەعلایە بناسێ، ناو بزانێ، مەلەفەکەت هاردەکەت لەبەردەستیان نور باتەوە، بڵێن ئاو نورەی چێیە؟ بڵێ وەڵاو نوری نوێژی فڵان کەسە. دەرەجەکەی چەنە؟ بەخوا دەرەجەکەی 90 شتێک بەزی شڵا بەتەمای سەدە. ئەها بۆ چونکە ئەمە نوێژ پارێزە، دەرەجەکەی لە 90 تایە بەتەمای 100. خوای گەورە فەرمی ئەزانی مشت و مڕیان لەسەر چییە؟ سێم جار وتمی خوای نازانم. ئەفەرمێ خوای گەورە دەستی خستە بینی دەفەی شانمەوە، هەستم بە فێنکی پەنجەکانی کرد لە پێشی سنگما. ئایا کێکێکی خۆش بوێ؟ دەستیا لە پشتی تشیعێکە. فەرمێ کە دەستی خستە بەی دەفەی شانمەوە، ئیتر هەموو شتێ لەبەر چاوم ڕوون بووە. وتم بەڵێ خوای گەورە زانیم في الكفارات لە قەرەبووە، لە کەفاراتە مناقەشەیانە. وتی وەکو چی؟ خوای گەورە فەرمی وەکو چی؟ فەرمی المشي بالأقدام إلى الجماعات، شوێن هەڵگرتنی پێ بۆ نوێژ. واتە مەلائیکەتەکانی مەلای لەعەلا لەسەر چی مناقەشەکەن؟ لەسەر ئەوە مناقەشە ئەکەن ئەو تۆ ماڵەکە لە کوێیە؟ بەچی هاتووی؟ بە سیارە هاتووی؟ بە پێ هاتووی؟ دوورە نزیکە؟ شوێن هەڵگرتنی پێ و ڕۆیشتن بۆ مزگەوت. ئەم مەلایکەتاڵێ چەنی بۆ بنووسی؟ ئەوەڵێ وەڵا ماڵی نزیکەوە 50 بەرێ، وەی نکورە گوناحە وەڵا پێی زۆر هەڵگرتۆ زۆر هەنگاوی ناوە، وەڵا 60 بۆ نووسمەوە، کورە وەڵا حەقی 70 شێتی. بینی لیژنەی ئیمتیحانی کە دانیشێ هەر یەکەو دەرەجەیە دانێ لەسەر ئەمە مناقەشەیانە. المشي بالأقدام إلى الجماعات. دوائەوە الجلوس في المساجد بعد الصلاة. ئەنجا نوێژەکەی تو دانیشی زیکرەکانە خوێنی الله استغفر الله استغفر الله استغفر اللهم أنت السلام ومنك السلام فحينا. زين بو شو كمان السلام عليكم السلام عليكم السلام هست نوهينا كذكر كلنا سيارك ياكي بدم ريويكي الله يكيل قولي كانوا هيك دانش دان نجقتوا اللهم انت السلام ومنك السلام فحينا رب السلام كان خوش بيجو بلي استغفر الله استغفر اخويا بخوا امني جا قابلين توي نبي لا ولا بردنك
بەس وەریگرە بە گەورەی خۆت وەریگرە. ئەمەش دووەم خاڵەکە لەسەری مناقەشا کرد کە دانیشتن دوای نوێژ. سێیەم شت کە لەسەری مناقەشا کرد ێزان چییە؟ ئیسباغ الوضوء في المەکاره، دەست نوێژگرتنێکی تەواو لەو پەڕی سەرما و سارد و سۆڵەییە. هەر سێ مشتەکە بەی بەدەم و چاوتەوە، اینجا قۆڵت تا ئێرە تەڕکەی، اینجا قاچت، اینجا نەڵی بەخوا ساردە وەی 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 وەی. ئیسباغ الوضوء، دەست نوێژەکە و جوان بگری. ئەمە لە ئەعلای لەسەر ئەم سێشتە خوای گەورە فەرمی ئەی دوای ئەمە چی؟ فەرمی دوای ئەمە لەسەر ئیطعام الطعام ولین الكلام والصلاة بالليل والناس نيام. فەرمی مەلائکە الأعلا لەسەر سێشتی تر، لەسەر نانبدەیی، لەسەر نەرمی قسە و جوانی قسە شیرین بێ، لەفزە شیرین بێ. دواییش لە کاتێکا خەڵک خەوتووە تۆ دانیشی هەڵسی شەو نوێژکەیت لەسەر ئەمانە. بۆیە نوێژەکانمان بەڕێزەکانمان ئەبێ بەو شێوەیە بێ، پەلەپەلمان تیان نەبێ، نەڕۆین و ڕاکەین و بین و بچین، نەخێر. ئەبێ وا بێ نوێژەکان کورە خۆ نوێژە فەرزەکان نییە مە لێوان تێک نەچێ. ئەی شەو نوێژەکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ مەلە الأعلا لەسەری. چەند خۆشە ئێستاکەنە ئێمە فێری شەو نوێژ بووین. هەر سبەی شەوە یەیتەوە کەس لێرە نابینیت. چەند خۆشە فێری ئەوە بین بڵین تازە ئێمە فێری شەو نوێژ بووین لەگەڵ خوایە. بەهەستین شەوان دوور کات شەو نوێژکەین خوا، نوێژی وترکەین، نوێژێ بۆ خوا بکەین. ئەمە دەست هەموو کەسێک ناکەوێ. ئاخر ڕەمەزان سوودی چی بوو؟ لەیلەت القەدر سوودی چی بوو؟ قیام و تەراویح سوودی چی بوو ئەگەر فێری ئەمەی نەکردین؟ دوای نوێژی ئەنی دوای ئەمە تەرکیکەین، نەخێر. فێر بین نوێژی زوحا بکەین. الله صلاة الأوابین بۆ چکە گەرمەی ئیشە، گەرمەی کارە. قەستی لە دوای نوێژی بەیانی بمێنیتەوە هەتا ئەو کە دووڕەکان نوێژی زوحاکەکە ئەەکەی دەرنەچیت ئینجا بڕۆیتە دەرەوە، نەوتوانی لەسەر ئیشەکە و لەسەر کارەکە و گەرمەی ئیشەستی بڵێ بەخوام ڕۆ نوێژی زوحام نەکردووە. الله دوور کات هەموو کاتێک کە دەست نوێژەگرت دوور کات نوێژ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ بیلال چوون بۆ بەهەشت ئیسرا و میعراجم پێکرا بۆ ئەوەی کە نوێژم پێ بڵێن، ئەوە گەورە بێ فەرز بێ لەسرم، بەڵام لەوێ جۆم لە تەقەی نعلەکانی تۆ بوو چی و کردووە بیلال؟ فەرمی پێغەمبەری خوا وەڵڵاهی ئەو نەکارم نییە، دڵم زۆر پێی خۆش بێ، بەس هەر کاتێ دەست نوێژێکم گرت بێ دوور کات نوێژی سونەتم بەدوایە کردووە. نعلەکانی بەهەشت هی بیلالە، نعلەکانی جەهەنەم هی ئەبوو تاڵیبە، ئەی خەنە ژێر پێی مێشکی پێوەی ئەکوڵێ. پەنا ئەگرم بەخوا لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە هەموو جارە دەست نوێژێکی گرت بێ ئیلا دوورکان نوێژی بەدوایە کردووە. ئەمە دەستشەیەکەوێ. بۆیە نەکەن ئەم شتانە بڵێ وەڵا فەرزەکان نەخێر، ئەی سونەتەکان، ئەی چوار کات پێش نوێژی نیوەڕۆ، دوور کات پێش نوێژی بەیانی الله ئەکبەر، دوور کات دوای نوێژی نیوەڕۆ، چوار ڕکاتی غیر مؤکدەی پێش نوێژی عەسر، دوور کات دوای نوێژی مەغریب، دوور کات دوای نوێژی عیشا، و بینی هەموو قامەتێک و هەموو بانگدانێکیش دوور کات نوێژ هەیە، هەموو چوونە نوێژ مزگەوتێکیش تەحیەت المەسجید هەیە، جگە لە نوێژی جەژن، جگە لە نوێژی مردوو، جگە لە نوێژەکانی تر، هەمووی نوێژە. بۆیە خوای گەورە بەچی ناوێ با فەرمێ والذین هم على صلواتهم يحافظون. احتفاظ بە هەموو نوێژەکانیانەوەکەن، کەواتە یەک نوێژ نییە، نوێژەکان زۆرن. اینجا ئەبێ ئەم کەسە بەتان بەرنامەی هەبێ بڵێ ئەچم لە مامۆستا بیری نەچێت تۆ لە دەرزەکەیە ڕۆژانە دە دەرەجەم لای تۆ هەیە. خوای گەورە فەرمێ هەر کەسێ نوێژی جەماعەتی کرد لە مزگەوتە 27 دەرەجەی زیاتەی هەیە، واتە ئەوەی کە لە ماڵەوە لەسەر پەنجای ئیمتحانەیە تۆ لێرە 27 دەرەجە و دراوە تێشتا هیچ نەکردووە. ئەی ئەگەر بۆ مزاعەف بێ 25 قات، یعنی ئەوەی کە نەهاتوو بۆ مزگەوت ئەبێ 25 جار نوێژەکەی لە ماڵەوە دووبارە کاتەوە تا ئەجری تۆی هەبێ. پەناگرم بەخوا لەبەرەوە هەر هاتنت بۆ مزگەوت و نوێژەکە و بە جەماعەت دوای مەخە کوڕم خوتوارە بێ نوێژەکە و بکەیت. زۆر بجا بە کەسێکە لەمەوە کاکە لە چۆ بووی وەڵڵی نەخۆشێکم لە بەردەسا بوو هەتا تاوام نەکرد، تەقی لەکەوت داخستە باشی نوێژەکە بکەیت. یینەوە نوێژەکە ئەومە فەوتێنە هەرە بێ بیکەیت. بۆ چوار کاتی بە عەرزە، بۆ نوێژەکە و لە گیز خۆتەی، بۆ جەماعەتەکە لە گیز خۆتەیت. ئەو تام و چێژی لە جەماعەت و لە قەڵەباڵغێکە هەیە دوایی دەسێ ناکەوێت.
بۆیە بێ هەر یەکەمان لەسەر ئەوە حەریز بین ئەگەر نوێژمان کرد جارێ 27 دەرەجەکە لە جێبا بێ. الله ئەکبەر، ئەمە 27 یعنی 23 تر بێنم دەرەچم، يعني والله مجابة من بنجا شون رازيم والله بتمام حافظوا على الصلاة بتمام للصدقة صد بينهم نايكم دجاجة كنية ركوع سجود كينية حضور كينية موعد كينية لكاتي وايكم تواو الله شن آسان بو شن خوش بشيتو بردسي خواي قورا درجة كم شتد كلا قيامته بلين ما دي كم درزي كم نيش شن صد الله صيهنا ئەیتر کردەوەکانی تر ڕۆژ و زەکات و حەج و ئەوانیتر بەدوایە هەیەت لێرە سەی هێنات بەترسە لێرە سەتێنی کەم بوو نەقسی هەبوو بە سونەتەکان پڕە بێتەوە بە زیکرەکان پڕە بێتەوە بە دوعاکان پڕە بێتەوە بە خێر و خێراتەکان پڕە بێتەوە. بۆیە ئەبێ هەمومان حەریص بین لەسەر ئەم نوێژە دواتر خەڵگەری نوێژ بین نابێ ئەو پیاوە بی کە هاتیتە ژوورەوە بۆ نوێژ کە ڕۆیشتی هەر ئەو پیاوە بی. أبي أمشح نبشك حتى نوجي جدا نابي لكيسي دواي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ها كاكا هاتي تقول نوش سيون وطلاق أو أم كوتبي أو نم كاكا تو إسالي نوش هاتي تو برام لسر خوبا كاكا بارشاني كريمة بوني فروشم بيوز ناكا واخوش برزكر دوا أيتو أبي بياوي كي هادي لسر خو هاد أو شو بشتيو سيادي يقرتم إذا من بلا ما بروم دكاك لسه خوبه بقول ما أنت إسني شهادي تدرون أبين شخص صفتي جابه أبي خلقك يبيني لبازار أمام ملائكة بلي والله أو بياوا أهلي نيجا أمشي عم بقول عم بيناتي نيجا خيني خلينا هذا الفرق مع النبي كواتجاوزك تجيبه إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر والبغي بوي أبي جاوزي إيه ما لقى الخلقي ترى زور بخوش ويستكم أجرنا براسي ئێمەش لەگەڵ خەڵکی ترا جیاوازیمان نییە. ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ مەلایکەتەکان لە نوێژی بەیانی و عەسرا جێگۆڕکەیەکەن ئەو مەلایکەتانی لە بەیانیە هاتوون لەگەڵتانان هەتا وەکو عەسر عەسرەڵێ کاکەوە من نامی ئەعمالەکەت ئەبەمەوە بۆ ئاسمان نوێژی عەسرەکە و باش بکە با بینووسم نوێژی عەسرەکە دەکەی بێیتەوە ئاسمان خوای گەورە پێیە فەرمێ ئەرێ مەلایکەتەکان عەبدەکانتان چۆ بینی فەرمێ یا ڕەبی أتيناهم وهم يصلون ورجعنا منهم وهم يصلون خوايا شين هالنوجيانا كر قراشين هالنوجيانا تمام أم صفة شون خوشة تناو برنا بردسي خواي قورا كتعداد كرا وكناو نسراونا وكيتو يتياب وكل نوجي عسلو باني يحضورها بور نابي بفوتيني خوشة يستكم بويا نكر أما خوشة يستكانم أبي من الله كان يشمال لسر أما رابين جدول يام بود دروسكين شتيام بود دروسكين بلين نوجي باني كر نوێژی عەسرە کرد لە مەکتەب نوێژی نیۆڕۆکە کرد بەڵێ چۆن نانەکەی بۆ پێچینەوە ئەیدەینێ ئەبێ بە هەمان شێوە حەریص بین لەسەرەوەی کە نوێژەکانیان چۆن کردووە وەکەی کردویانە و لە شۆ کردویانە بۆ ئەوەی کە خوای گەورە شانازیمان پێوەکە کە لەو شانازیە گەورەیانەی کە جارێکیان سەحابەکانی جێڕنەوە فەرموون نوێژی ئێوارەمان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆیشت و دوایی هاتەوە ئەفەرمێ بەشپرزەییەک هاتەوە ئەژنۆی دیار بوو بە پەلەپەڕ هین کرد بوو جلەکانی تا ئەژنۆی هەڵکەوتن بوو فەرمی ئەزان ئیساکەنە خوای گەورە دەرگایەکی ئاسمانی کردوتەوە ئاوا سەیری ئێوەی کردووە لە مزگەوتە بە مەلایکەتەکانی وتۆ مەلایکەتەکان سەیری کرد من شانازی بەم بەندانەوەکەم نوێژێکی فەرزیان کردووە کە مەغریب بە چاوەڕێی نوێژێکی ترن کە عیشایە لە ماڵەکەی من ئامامەتەوە ئێوە بە شاید من ملیان خۆش بوو الله ونيا دبروا بەڕێزەکانم ئەوەش ڕەحمەتێکی خوایە بەسەرمانەوە الحەمدولله کە ماڵەکانی بۆ کردوینەتەوە لە دنیایە ئەبێ قەدری بزانین و ئەبێ بەدەمیەوە بین و ئەبێ ئەم نوێژانە هەر یەکە و لای خۆیەوە نوێژ پارێز بێ ئەرێ بەڕاست ئاخر شت نوێژ لە چیەوە هاتووە لە پەرستنی خوا یعنی چی نزا وێش یعنی دوعا خوێندن کورد چەند ناوێکی جوانی لێناوە بە معنای تریش دێ یعنی نوێ ڕۆژ یعنی ڕۆژێکی نوێ یعنی نوێ ژیان یعنی ژیانێکی نوێ پێش ئەوەی کورد موسڵمان بێ ئەم ژیانە تازەی نەزانی بوو
کەواتە نوێژ حیاتە، نوێژ ژیانە، کەواتە لەمە دووە ئەبێ پارێزگایی لە نوێژەکانمان بکەین، ئەبێ نوێژ پارێز بین و نوێژ بژێر بین، بزانین چەندمان کۆ کردوتەوە و ئامادە نەبین لە یەک دەرەجەی نوێژەکانی خۆمان خۆش بین و هەر یەکەمان ئینشاڵڵا بە تەمای سەدەکە بێ بۆ ئەوەی کە لەو سەرۆچی بێنین فردەوسەکە بێنین بە پشتیوانی پەروەردگار. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.